سڵاتان لەبێ ئێوارەتان باش لە ئێوارەکی دیکەی ڕەمەزاندا لە پرۆگرامێکی نوێ لەگەڵ ئێوە داین بۆ بەرگە و بابەتەکانی ئەم جارەشمان کۆمەڵێک بابەتی سرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون پێکەوە بینەری دەبین. لە باکووری کوردستان ئەگەرچی ژمارەی ئاشەکان کەم بۆتەوە بەڵام هێشتا هاڕینی گەنم بەردەوامە. کێشەکانی تەندروستی ئەو کێشانەی کە تووشی گەدە دەبن هەروەها کۆندامی هەرس لە کاتی بەڕۆژووبووندا. هونەرمەند و ئەکتەری کورد کاوی ئەحمەد میرزا بۆ ئێوارە 24 باس لە لایەنە گرنگەکانی ژیانی دەکات. لە سوچێکی شاری سلێمانی کۆمەڵە کەس خەڵکی دابینکردنی بژێوی ژیانی خۆیانن لە ڕێگەی دروستکردنی تەسبیح. چۆنیەتی دروستکردنی دۆشەک و سەرین و لێفەی خوری. ژن و پیاوە بەتەمەنەکان لە ئەندۆنزیا لە مانگی ڕەمەزاندا خۆیان فێری قورئان خوێندن دەکەن. دەچینە باکووری کوردستان و لە شاری دیاربەکر ئەگەرچی ڕێژەی ئاشەکان ڕوو لە کەمبوونەوە دەکەن و تەنیا لە دیاربەکر بە هەموویەوە 4 ئاش هەیە بەڵام موسا ئاجەلا لە مێژە کاری ئاشەوانی دەکات و لەو ڕێگەیەوە بژێوی ژیانی خۆی دابین دەکات. ئەو بۆ ئێوارە 24 باس لە پیشەکەی دەکات. ولا قدرتيهم ذا يا شيء بابي مو مسكا بابي مو يا شيء متشلو دد قدرتيه خدا نظام في شيء بابي من رحمت كل والناس راه بالدوام كل وما شو مر يعني عاش تيدك يعني لا طبعا هذا ما في مسلك الناف شيء ده مريه انا انه دركتنا مثلا كومباكت سيستم دركتنا انه يعني عاش انه دركتنا فابريكا شكليه اما بابا مسكا بابي ما يمشي خور دوام والله روجا رمضان ده ملت أربعة تينام أربعة وان دايرين مثلا إنسان كي رو كي بيني ويروي أربعة درنا كبي çünkü gerek كم أربعة ويروي بشو gerek أربعة زوابه أربعة kolay زوانا به uçak أربعة رو كي سكنه şunda rüyadını am أربعة وان دايرين am duanan para juana girin sadece karşılığı evi kepek digri kepek evi digri أربعة جي am mani vakino dairin ha belki 5 kilo te 10 kilo zaten am dikin düşüyorun kişi beraber derren kişi ber zımpar eder 3 kilo demine ama insanın durumu ne başı gelim tine aş en normal ana durumu baş bize zaten nay aşı nay nar fırını der kol fırını yani mesela o organik yani dağ başı nani mesela granını arvan ilaç milaj kına arvan ama bir an hemen sadece ganım çavasam ganımı değilim başka pişkin akın abi هەرجارە و لە ئێوارە 24 باسی لایەنێکی تەندروستی دەکەین ئەو ڕێنمایە گرنگانەی کە دەبێت لە کاتی بەڕۆژووبووندا ئێمە پەیڕەوی بکەین کێشەکانی گەدە و کۆندامی هەرس هەروەها ئەو کاریگەریانی کە لەسەر تەندروستی هەیەی لەم ئینفۆگرافیکەدا وەڵامی پرسیارەکانتان دەبینن. بەڕۆژووبوون لە مانگی ڕەمەزان بۆ هەندێک کەس واتە پێدانی پشوو بۆ کۆئەندامی هەرس بەگشتی و گەدە بە تایبەتی بەڵام بۆ هەندێک کەس بە پێچەوانەوە واتە زیادبوونی کێشەکانی گەدە بەتایبەت ئەوانەی نەخۆشی درێژخایەنی کۆئەندامی هەرسیان هەیە. هەڵبژاردننی جۆر و کاتی خواردن و خواردنەوە زۆر گرنگە بۆ ڕاگررتنی هاوسەنگی نێوان دەردانی ترشەڵۆکی گەدە و هۆکارەکانی پارێزگاری ئەو کۆئەندامە بۆیە دەبێت ئەو کەسانەی لە بنەڕەتدا کێشەی گەدەیان هەیە باشتر شارەزای خواردنەکان بن. لە ڕووی زانستی پزیشکیەوە ئەو کەسانەی هەندێک جۆری نەخۆشی درێژخایەنی کۆئەندامی هەرسیان هەیە نابێت بۆ ماوەیەکی درێژ برسی بن و هەموو جۆرە خۆراکێک بخۆن. بۆیە پێش بڕیاردانی بە ڕۆژووبوون پێویستیان بە ڕاوێژی پزیشکی پسپۆر دەبێت. ئەو هۆکارانەی پێویستە لێیان دوور بکەوینەوە بۆ دووربوون لە کێشەکانی گەدە. زۆر خواردنەوەی ئاو یان هەر شلەیەکی تر لە کاتی ڕۆژوشکاندن چونکە دەبێتە هۆی کشانی دیوار و زیادبوونی فشاری ناوگەدە. جگەرەکێشان دوای ڕۆژوشکاندن
چونکە لەو کاتەدا گەدە بەتاڵە و دەبێتە هۆی زیاتربوونی زیانەکانی جگەرە. نووستنی ڕاستەوخۆ لە پاش خواردنی پارشێ و هۆکارێکی ترە بۆ کێشەکانی گەدە و گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە بۆ ناو سوورێنسک و ناودەم. خۆراکە سوورەوکراوەکان و قوتوبەندەکان و ئەو خواردانەی دۆشاوی تەماتەیان زۆرە. ڕێنمایی بۆ ئەو کەسانەی کێشەی گەدە و کۆئەندامی هەرسیان هەیە. خواردن لەسەر خۆ بخورێت و جوینی خواردنەکان بە باشی بێت تا بە ئاسانی لە گەدە هەرس بکرێت. کەم خواردن و زیادکردنی ژەمەکان بۆ ئەوەی گەدە زۆر هیلاک نەبێت. دوورکەوتنەوە لە خواردنی زۆر گەرم و زۆر تیش و هەروەها ئەو خواردانەی ترشیان زۆرە. 2 بۆ 3 کاتژمێر پێش نووستن هیچ مەخۆ. نەخواردنەوەی ئاو لە کاتی ناخواردن و دوورکەوتنەوە لە خواردنەوە گازیەکان. خواردنی ئەو خۆراکانی ڕیشاڵەکانیان زۆرە، وەک سەوزە و میوەکان و چەرەزی وەک باوی. جگە لە هۆکارەکانی پەیوەند بە هەڵبژاردننی جۆر و بڕی خۆراکەکان، فشاری دەرونی و بوونی هەندێک نەخۆشی درێژخایەن و وەرگرتنی دەرمانی ئازارشکێن هۆکاری ترن بۆ سەرهەڵدان و زیادبوونی کێشەکانی گەدە. ئەو کەسانەی چارەسەری کێشەکانی گەدە و حاڵەتی زیادبوونی ترشەڵۆکی گەدە وەردەگرن دەتوانن بەردەوام بن لەسەر چارەسەریەکانیان لە کاتی ڕۆژوشکاندن یان پێش نووستن وەریان بگرن. هونەرمەند و ئەکتەری کورد کاوای ئەحمەد میرزا کە خاوەن چەندین کاری هونەری و درامی و شانۆیە، ئەو هونەرمەندێکی زۆر بەناوبانگە لە ڕێگەی کارە هونەریەکانیەوە. ئێوارە 24 دەبێتە میوانی ئەو هونەرمەندە و هاوژینەکەشی دەڵێت ئەو پیاوێکی زۆر بێدەنگە و تەداخلی هیچ شتێکم ناکات. لە دەرەوەی کاری هونەری خۆم بە ڕۆژ من کەم مەچمە دەرەوە، بەیانیان ناچمە دەرەوە، تەنها ئێواران ئەچم سەرەتی پینوادنی سلێمانیە دۆست و برادەرەکانم بەسەرەکەمەوە ئەگەر کارێکی هونەری هەبێ باسیەکەین، نەشبێ باسی تر دنیاکەین چۆنەوە چۆن نییە و ماوە یەک چەند سەعاتێک و ئەگەڕێنەوە ماڵەوە. لە ماڵی شەوەی ترەوە خوێندنەوە هەیە، بەس کەمتر لە جاران زیاتر سێری تەلەڤیزیۆنەکەم، زنجیرەکان حەزم لە زنجیرەی تەلەڤیزیۆنیە. بەڵام ئەوە سار تورکیەکان هەیە، چاریشی نیە بێ سێریکەیت. لە ساڵی 1968ەوە خێزانم پێکێناوە و خاوەنی سێ کچ و 2 کوڕم. وانە بۆ خۆیان یەک کچیانم نەبێ واقعی ئیتریان دوانەکەی دییان ژیانی هاوسەریان پێکەوە ناوە و شکر بەختەوەرە لە ماڵ و مناڵی خۆیانە و 2 کوڕەکەشمە دووچان ژنیان هێناوە و هاوسەر گیریان کردووە و زۆربەی منیش ینی بەوانیشە زۆر خۆشمەوێن و پێم خۆشە مناڵەکانیانە دوێنم یاریان لەگەڵاکەم وەکو کەسێکی ئاسایی کە چۆن ئینەکە بەیانیان لە خۆڵەسم لە دوای نۆ ئەڵەسم و دوای ئەوە پاژەوەی نانی بەیانیە خۆم ئیتر خۆم بە کتێبەکانمەوە بە نووسینەوە بەم شتانەوە خەریکەکەم. دوای نیۆڕۆنیش ینی پشوویەکی بۆ میسراحەت و بەنوم من خۆم هەر بە سروشتن حەزم لە سیرکردنی درامای تەلەڤیزیۆنی بڵێ بێدەنگەوە ینی هیچ مشکلەیەکمان هیچی نین ینی حەقی نییە بەسەری شتێکەوە ینی تر چیەکەم چی ناکەم ینی هیچ مشکلەیەکی نییە لەگەڵ ینی هەر خۆم بێدەنگە هیچ حەقی هیچ شتێکی نییە. شتی تازە هەیە زنجیرێکی تەلەڤیزیۆنی 30 حەڵقەیە، زنجیرێکی کۆمەڵایەتیە و ئەوە نووسینی خۆمە تەواو بووە چاوەڕێ ئەوەی کە سپۆنسەرێکی بۆ پیا بێت و توانین بەرهەمی بێنین. چۆڕاستی ئێستا باری دارایی گرانە ینی بە ئێمە ناکەی خۆ تۆ بیشی نووسیت و بەرەمیشی بێنیت و کەسیش نەبە یارمەتی بە ئاوکاری بکە. لەبەرەوە ئێمە ینی چاوەڕێ ئەوەی کە سپۆنسەرە پیا بێت ئەو کارە بە ئەنجام گەێنین و کارەکەش کارێکی کۆمەڵایەتیە لەو بڕوایم کە
دەنگانەوە و ڕنگانەوەی چاشێ بێ لە ناو خەڵکە و خەڵک زۆری پێخۆشە بێت وابێ بەیەکێک لەو زنجیرانەی کە خەڵگەڵێتەوە چوانەی کە من کردومە هەمویان بە ڕێی خۆم نابڕێی خەڵک سەرکەوتوو بووە و دراما بۆ چۆتە بە زووی چۆتە ناو خەڵکەوە و تاس ئیسا شەربازەکرێنی مەسەن لەوانە ژاڵا تاکو ئیساژەوە لە 1985ەوە بەرهەم هاتووە هەتاکو ئیسا شەربازەکرێت. بێکەوە دەچینە شاری سلێمانی لە سوچێکی شاری سلێمانی پیاوێکی بەتەمان خەریکی کاری تەسبیح فرۆشیە. زۆر کەس لەو بازاڕەدا لە ڕێگەی کڕین و فرۆشتنی تەسبیحەوە بژێوی ژیانی خۆیان دابینەکەن. بەڵام ئەو پیاوە تەمەنە کە خاوەن 8 منداڵە و 12 ساڵە و کارە دەکات لێرەدا باس لە کۆمەڵێک لەلایەنە گرنگەکانی تەسبیح فرۆشتن و ئەو کارە دەکات کە لە بازاڕی سلێمانیدا خەڵکێکی زۆریش ڕووی تێدەکەن. ئیسە من دە سەرخێزان ئابە و قەزوانەیە ڕۆم بەڕێەوە هەچم لەو چاخە قەزوانە ڕنم و یێنمیوە کە قەزوان هاوردمەوە پاکێکەم لە ماڵەوە کە پاکم کرد خوسیێنم بە مەکینە کونی یەکەم ئینجایکەم بەم تەسبیحا گوڵەنی لێنێم بەمە ڕۆم بەرەوەی سەیدم بە 1000 دینار ئابە حاڵە. ئێمە لە هەرێمی کوردستانە قەزوانمان هەیە بەکارهێنین بە ڕۆژانە بڵێن ڕۆژانە بەکارهێنین خاستەن لە ڕەمەزانانە بەکارهێنین بۆ کاتی سڵاوات بەکارهێنین جۆرەکانی قەزوان ئەبڵقمان هەیە دەستنەخشمان هەیە حەمەسووریمان هەیە شێوازی ئەبڵقەکانیش فەرقیان هەیە دارێک بۆ دارێکی تر فەرقی هەیە هەشمانە قەزوانەکەمان سادەیە بۆ نمونە ئەلەم قەزوانە سادەیە من خۆمێشێکم لەو کەسانەی کە دروست یەکەم و بۆ یاخیانەکەم بۆ نمونە ئەو بۆ یاخراوانەیەکی لەوانە ئەمەیە ئەمە ئیسامە خۆم دروستم کردەوە خۆم بۆ یاخم کردەوە و تەمان کارێکی زۆریەوێ هیلاگونێکی زۆری شێ و شتێکی جوانە ئەمە لێ نابێتەوە بەدەست ئەجا بۆ نمونە هەمانە ئەلەم شێوەیە دەستنەخشی پێڵێن ئەم دەستنەخشە ئەمە لە مانگی حوتە ئەچین لەو چیاکانی هەرێمی کوردستان لە چیاکانی لای خۆمان ئەچین بەنینۆک کولی دەنگێ بەسەر دارەکەەوە بڵین بۆڵی پێوەیە لە بۆڵەکەیەکی چورنوقێکی لێگرین ئەو نەخشە دەرەکە ئێستا جوان دیارە نەخشەکە ئەمەمە پێڵین دەستنەخش ئەم دەستنەخشە شێوازێکی جوانی خۆیە بەخشێ و ڕەنگێکی جوانە بەخشێ و هەیە هەروەکو عادەت وەکو حەزی خۆیەتی حەزی لێ ئێتە سعرەکانیشیان فەرقەکە دێ گرانە هەیە هەرزانترە ئێسامەش ئەبڵەقە بۆ نمونە ئەمەر ئیلاهیە ئەم ڕەنگە لە خواییەوە وایە ئیلاهیە ئەمە ئەبڵەقە ئێتر لە مانگی دە بە دواوەچین لەو شاخانە خۆمان لەکەینەوەی هێنین و حازیانەکەین و ئاوا ئەیسمین و دوایە ئیکەین بە تەسبیح و ڕۆژانەی فرۆشین بۆ پێداویستی ڕۆژانی خۆمان تامان قەزوان شتێکی جوانە لە کوردەواری خۆمانە لە باو باپیرانی ئەمە لە مێژەوە تەسبیح بەکار هاتووە ئێستا بۆ نمونە من خەڵکی خاوێم قەزوانی خاوێ تایبەتمەندی خۆشی هەیە وەکو منتیقەی بەرزنجا منتیقەی ئەمانە قەزوانیان تایبەتە خاستان ئەبڵەقانمان بۆ نمونە لە منتیقەی پیرەمەگرونیشتا قەزوانی زۆر هەیە ئەوان زیاتریشی دەستنەخشەکەن لەمیش اینجا بڵێن ئەمەیتر ڕۆژانە خۆم دروست یەکەم بە جۆرەی کات و مەجای خۆم پێتر مەجال مە بێدەی هەڵەکەنم ڕۆژانە شەی وایە تەسبیح دوان بە جۆرەی کات پێتر بڵێن بۆ نمونە ئەمەشمان هەیە ئەمانەش بۆ یاخن هەر شتێکی زۆر جوانن ئەمانە
زۆر جوان هەرێکۆ ڕەنگی خۆیە بەخشێ دەرێکۆ نوعێکی جیاوازی خۆی هەیە ئەم قەزوانانە خەڵک زیاترینە حەزیان لە بۆ نمونە لە ئەبڵەقەیە لێکی بۆ نمونە ئەلەم ئەبڵەقانە ئەمەش نوعێکی تریانە ئەمانە ژەر ئەبڵەقن هەشە حەزیان زۆر لە حەمەسووری و دەستنەخشە وەکو ئەلەم نەوعیان ئەلەم شێوازە ئەمە تەمان زۆر زۆریانە ئێستا ئەمە زۆرێکی ترە لەم دەستنەخش و بڵین حەمەسووریانە هەرێکۆ شێواز و ڕەنگی خۆی هەیە مروری زەمانی ئەمە ئەیپارێزین ئێستا بڵێن بۆ نمونە من لەو چیادارێکم هەیە ئەو دارە ئەبڵەقە تەمان خۆم نەبێت لەوانەیە هەموو کەس نەزانێ ئەمەگە بە سوتای ئەوانەی کاسنیشق قەزوانەکەن بسن بچێ بەسەر ئەو دارابی دۆزێتەوە لێ کاتەوە گینا سەیمە خۆمان ساڵانە گەڕاوی نەزانین ئەم دارابڵەقە لە چی شاخێکە و لە شوێنێکە ئێمە تەمان کاتی خۆی کێ دەشی ئەیهێنین بۆ نمونە مەبڵەقە پارێزگاریکردنی بەدەستی مرۆڤەکانەوە کە بەدەست خۆمانە بمێنێتەوە ئەبێ لە چەوری بیپارێزیت پارێزگاری لێ بکەیت لە چەوری ئیتر چەندێک بەدەستەوە بێت تا بەدەستەوە بێ جوانە بێ ڕەنگی جوانە بێ خاڵ دەرەکە شێوازی ڕەنگی قەزوانەکە زۆر زۆر جوانە بێت تەمان ئینسانەکان ئەوەی کە بڵێ حەزی لە ئەبڵەق بێ پارێزگاری لێکە ئەگەرچی خەڵکانێکی زۆر دۆشک و لێفە و هەروەها پێخەفی دروستکرا و دەرەکی بەکاردەهێنن بەڵام هێشتا خواست لەسەر دۆشک و سەرینی لۆکە و خوری هێشتا هەیە ئەچینە لای پیشەوەرێک کە بۆ ماوەی 40 ساڵە ئەو کارە دەکات ئەو بەشێک لە نەهێنیەکانی ئەو پیشێمان بۆ دەگەڕێتەوە بێکەوە چەندی منێک لە کاری دروستکردن و چۆنیەتی ئامادەکردنی ئەو لێفە و پێخەفانە دەبینین. ناوی من مشیر ئەو ڕەحیم ئەو ڕەحمە من لە ساڵی 1970 خەڵکەکە کە چوو ساڵی 1970 خەڵکەکەی ساڵی سەریاد بوو چوون بۆ ئێرە من و برایەکم لەو بەرەوە براکەم مناڵی نەبوو مناڵی بوو هەبوو بەس بردو من تەلەبە بووم هاتمە لای مناڵ بووم بە شاگردی لە لای بووم لە 1970ەوە تێگەی تا ئێستا پیشەمە هاتمە لای براکەم ڕۆژی بە 100 فلس مانگی بە 3 دینار شاگرد بوو تاوەکو مدەتێ دوای مدەتە فێری لێ بووم فێری ئەم سنعاتە بووم تێگەی تێ دوکانم خۆم بەجیادان جاران لە شارە زورۆ بۆمانە هات تێگەی دێ بە دێ خۆمانە چوین ئەگەر ڕاین لەوێ ئەمان کڕی و بۆیان ئەناردین بەس ئێستا لە سلێمانیەکە دوکانەکە جوملەیە ئیتر دەمی ئەڵێنی تورکیایە دەمی ئەڵێنی ئێرانە دەمی ئەڵێ تێگەی حەویجەیە ئەو لۆکە ئێستا تێرنی مەسەلا تێکەڵی فالینەیە تێکەڵی پەژمە لۆکەی شارە زور یەک لۆکە بوو جیا بوو بەڵێ لۆکەی شارە زوریش هەبوو پایزەی هەبوو بەس ئەمە 34 نەوەی هەیە من لەم دوکانە دۆشەکی کۆنە ئەەکەینەوە ماڵان خوری ئەەکەینەوە هەر ماڵان خۆمان دۆشەک و پشتی ئەوەی سنعات بێ وشتی موادی ماڵ بێ داوا بکەن ئێمە ئەیکەی لە سێ گۆشە لە پاڵپشت تێگەی لە سەرینی کوردی خڕ تقریبەن دۆشەکێکی خۆم کە هەمووی شتەکەی خۆم بێ تقریبەن بە 36,000 هەیە بە 31,000 پشتی 2 کیلۆمان هەیە بە 12.5 کیلۆ نیومان هەیە بە 10 ئیسفەنج کە لەسەری ئەخەوی هەسەکەی بە گەرمیەک
گەرمیەک وەکو هەناسە و بۆ لە شوونەیە بەس دۆشەکەی لۆکە دۆشەکەی خوری سەیرەکەی فێنکیەکی تایە وەکو هەواکێش نەفەسکێش بێ ئەو کاتەی کابرا لە لادێ بوو ئەوەنە مەعیشەتی هەبوو 4 سەر حەیوانی هەبوو 4 سەر حەیوانەکە هەر بە مەعیشەتی خوارد و خۆراکە هەبوو تێگەی ئێتر مەسەلا مریشکێکی زۆری هەبوو ئەو مریشکە هەستیان پێ کرد کە ئەی پاکیەکەن ئەو تووکەی نەرمە کە لە ماڵیشۆ دۆشەکێکی هەیە سەیرەکە هەر نەرمە شێوەکەی هەستیان پێ کردو ئەو پەڕی مریشکە وەکو لۆخە وایە بۆ ژێرسەری ئینسان حتا وەختی خۆشی لەگەڵ پەڕی مریشکە تۆکڵی ساوەریان کردووە ساوەریش گەرمە نەرمە ئەو نووسینانە کاکە گیانکاتی خۆی کە ماڵانە هاتن لەسەر ئەوە ئەم نووسیتە کابرا هات یەخسەر کەشتەکەم تەواو کرد ئەگەر ڕیان بۆ ناوەکەی لەسەر ناوەکەی تەلەفۆنم کرد ئەموو بێ شتەکە بەر لەگەڵ ئێوارە 24 هەرجارە سەردانی وڵاتێک دەکەین و دیمەنە جیاوازەکانی وڵاتانە لە مانگی ڕەمەزاندا بەوە نیشان دەدەین دەچینە وڵاتی ئەندۆنزیا پیا و ژنە بەتەمەنەکانی وڵاتە دەچنە خوێندنگەکان بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا خۆیان فێری قورئان خوێندن دەکەن بابێکەوە سەردانێکی ئەندۆنزیا بکەین. قوتابخانەی وابیامان قوتابخانەیەکی هاوینەی نییە بەڵکو لە مانگی ڕەمەزاندا دەرگاکانی بۆ پیا و ژنە بەتەمەنەکانی ئەندەنوسیا دەکاتەوە تا لەم مانگەدا فێری قورئان خوێندن و زانستی ئیسلامی بن. لە کانگای دڵیانەوە نیەت دێنن هیچ ڕق و کینەیەک لە قوتابخانەکەمان نییە. ئەوان بەنیاز پاچی و ئیمانەوە دێن بۆ ئەم قوتابخانەیە تا فێری قورئان خوێندن و زانست و ڕێکارە ئاینەکانی ئیسلام فێرن. ئەم قوتابخانەیە لە هەشتاکانەوە لە شاری مانجیلانجی ئەندۆنوسیا بەم شێوەیە لە مانگی ڕەمەزاندا پیا و ژنە بەتەمەنەکان وەردەگرێت کە تەمەنیان لە نێوان 60 تا 80 ساڵیدایە. هەرچەندە ئەم قوتابخانەیەکی زۆر باشە بەڵام لە بنەڕەتدا بۆ گەنجانە ڕوونەکە تەمەنمان زۆر جیاوازە بەڵام ئاسوودەییمان وامان لێ دەکات هەست بە تەمەنمان نەکەین زۆر شت لێکتریەوە فێر دەبین. پیا و ژنە بەتەمەنەکان لە بەرامبەر خوێندنیان لەم قوتابخانەیە $2.50 دەدەنە قوتابخانەکە وەرگرتنی ئەم پارەیە بۆ دابینکردنی کارەبا و پێداویستەکانی قوتابخانەیە کە بە درێژایی مانگی ڕەمەزان پیا و ژنە بەتەمەنەکان لەم قوتابخانەیە دەمێننەوە. دەمەوێت شتی زۆر لەبارەی ئیسلامەوە بزانم دەمەوێت لە ناو زانستەکەی قۆڵ ببمەوە چونکە ئاینێکە بۆ ئاشتی. باشی ئەم قوتابخانەیە لەوەدایە پاڵنەرێکی بەهێزم بووە تا بێمە ئێرە و بخوێنم. هەمومان لە تەمەندا نزیکین ئەمەش هۆکارە بۆ فێربوونمان. لەم ساڵدا نزیکەی 350 قوتابی بەتەمەن ناوی خۆیان لە قوتابخانی وابیامان تۆمار کردووە. لەم ژمارەیەدا تەنها 40 پیاوی بەتەمەنی تێدایە ئەوانەی دیکە ژنانی بەتەمەنن. لە وڵاتی ئەندەنوسیا 90% دانیشتوانی موسڵمانن کە ڕێژەی دانیشتوانی ئەم وڵاتە نزیکەی 250 ملیۆنە. لە ئێوارە 24ێکی دیکەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هیوای خۆشترین کاتەکان بۆ ئێوە و هەر شاد بن.